قال رزدار شكر عزيز کو جگری سروکی کمالا میوانخانه و چشتخانه انا سپاس با آمدمان و کاک شکر تچاوره کرن 205 و 300,000 گشتیاران بین هرما کردستان بس بو بین بدان روزین بین بدان سر ساله چه آماده کاری هاتنه کرن هتل و چشتخانه آنو براستی ما مجوره او پیلانەکانی کە لە بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری هەولێر دانرا و بە هەماهەنگی لە کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانەوە بە سەرپەرشتی پارێزگای هەولێر ئامادەکاریەکان کراوە لە چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبە. کەرتی گشتی وەکو پێکەنانی بە ئاراستە پێکەنانی چەند لجنەیەکە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لە هەم لە بازرگانڕە تاوەکو دەگاتە شوێنی حەوانەوەیان. و لە هەمان کاتە بەدواداچوون دەکرێتن لە هەموو خزمەتگوزاریەکان و کەرتی تایبەتیش خاوەن وتێرەکان و یان بنکە گەشتیاریەکان هەمووی ئامادەکاری کردیە بۆ شەوی سەرسار بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بەڕازاندنەوەی شوێنەکانیان و بە دانانی ئەوەی گەشتیاری لۆگۆی گەشتیاری و هەروەها ئیدارەی هوتێلەکان لەگەر ئەو خاوەن گروپانەی کە گروپەکان دەینن لە بۆ هوتێلەکان ئاهەنجێکی خنجیرانەیان ساز کردێ بۆ ئەو گەشتیارانەی کە ئەوانەی لە شەوەی سەرسار لە ئوتێلەکان دەمێنێنەوە. باشە کاک شکر کیمێک پێش گوێت لێ بوو لە زاخ و باسی ئەوەمان دەکرد کە هۆتێلی زیاتر دروست دەکرێتن بۆ ئەوەی ئەو هەژمارە گەورەی گەشتیار کە ڕوود لەو شارە دەکاتن شوێنیان هەبێت ئەگەر بیانەوێت بمێننەوە. بەگشتی ئێستا لە بوو زیادبوونی ژمارەی هوتێل و موتێلەکان ئێمە لە چه ئاستێک داین چەندمان هەیە؟ خۆشبەختانە ئەمە لەو چار ساڕەی کابینی نوێی حکوومەت بە گوێرەی داتایەکانی ئیستثمار زیاتر لە 7 ملیار دلار لە کەرتی ئیستثمار کرایە کەواتە پێشۆچوونی بەخۆوە دیتە و زۆربەی زۆری شوێنەکانیش ئەوانەی کە وەکو شوێنێکی وەکو زاخۆ وەکو ئیدارە سەربەخۆکانی لای سۆران ئەوانە ئێستا لە دروستکردنی هوتێل و موتێل و چێشتخانەی زیاترن ئەو شوێنانە بۆیە ئێمە پێمان باشە دەستەی گشتی گەشت و گوزار لە سنتەری پارێزگا لە سنتەری شار مۆڵەتی کەم بکاتەوە تەنها ئەگە براندێک یان وشتیەکی باشبی ئەوانی تر تەشجیع بکرێن بەسنە شوێنە گەشتیاریەکان لەبەر ئەوەی گەشتیار کە دەستە شوێنێکی گەشتیاری بڵێن دەستە بێخاڵ یان دەستە سەکران لەو شوێنە بمینێتەوە. یعنی ئێستا مەسەڵەن زۆر جار گروپەکان لە ناو سنتەری شار دەچنە عەجۆمەران شەو دەگەڕێنەوە کەواتە ئێمە پێمان باشە دەستەی گشتی یان دەستەی وەبەرهێنان شوێن ئامادە بکرێت لەو بنکە گەشتیارانە بۆ ئەوەی بدرێتن بەو کەسانە کە ئیستثمار بکەن لەو بنکە گەشتیارانە لەو حالەتەی هەرچەند ژمارە و داتای گەشتیار زیاتر بی دەتوانێت لە سنتەری شار ژمارەمان کردی ژمارەیەک هەیە بەردەستبزانین چەندمان هەیە هوتێل و موتێلەکە چەندی زیادی کردووە ئێمە لە هوتێل و موتێل و شوێنی حەوانەوە نزیکەی زیاتر لە 495 هوتێل و موتێل و شوێنی حەوانەمان هەیە و زیاتر لە 385 ڕێستۆرانی گەشتیاری کە ئەوەی لە یەک ئەستێرەی تاوەکو 5 ئەستێرێ لە سنووری پارێزگای هەولێر هەیتمان و لە هەمان کاتە هوتێلی ملیشمان هەیە کە ئەوانە مۆڵەتەکان لە قایمقامێت دەرەچی و ڕێستۆرانی ملیشمان هەیە هوتێلی میلیەکانش ئەوان نزیکەی 100 هوتێلێک دەبن ئەوانەی کە لە سنتەری شارن کەسانێکی کەم دەرامەد یان وەکو ئەو کارمەند و کەسان لێوە دامینێنەوە و مەطعەمی برێن ڕێستۆرانی ملیشمان هەیە ڕێستۆرانی ملی ئەو شوێنانە دەکەن کە ناو سنتەری شارن شوێنی کۆشکەکە وەکو یان مەطعەمەکە یان لە فەفرۆشەکە ئەوانەش نزیکەی 600 کەواتە بەو هوتێلە و موتێلانە شوێنی چەند حەواناوەمان هەیە چەند کەس دەتوانێت تێدا بمێنێتەوە بۆ هەر شەوەیەک ئێمە بە گوێرەی داتایەکانی کە ساڕی پار هەمان بوو نزیکەی 55 تا 6 هزار کەس لە یەک شەو دەتوانی ئەوەی پار بوو زیادبوونەک ئەو سار لە زیادبووندا تاوکو ئێستا داتایەکەمان لە دەستەی گشتی بەدەست نەگەیشتووە. زۆر باشە ئەگەر سەبارەت بە نرخیمانەوە بکەین کەمترین و زۆرترین چەندە باسی هەندێک کوتێت کرد کە میلینە هەندێک کەس بەرکی بوو کار دەمێنەوە ئیشێکی کاتیان هەیەیان خۆی لە هەموو جیهانە بە گوێرەی پلەکان نرخەکان دەگۆڕی 5 ئەستێرە و 4 ئەستێرە نرخێکی بەرزە سێ و دوو نرخ خزمەت گوزاریەکان کە پێشکەش دەکرێت
ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیتمان ئەگەر بەراورد بکەی بە وڵاتانی دەوروبەرمان زۆر سعرەکان کەمترە لەو ئەوی کە لە شوێنان هەیە بەڵام مەوسیمی هاتنی گەشتیار لە هەموو جیهانی جوایە ئەو کاتەی عادەتەن بڕێک سعر بەرز دەبێتەوە کە ڕێپێدراویش تا 15 بڕواتن بەڵام نەک بتوانی برێ گەشتیارەکەی استثمار بکەن بە زۆ خۆی بتن کە ئیستقلال بکاتن چون دیاری دەکرێتن ئەو نرخانە لەبەرەوەی نزیکی ئەبوون من ئەو وەرزەی کە زیاتر گوشاری لەسرە خواستی لەسەر بویان هەیە تا 15 بەرزکەنەوە ئەوە چۆن دیاری دەکرێت خۆیان دیاری دەکەن بەسەر بەخۆەوە دەکۆی بە گوێرەی پلەکان مەسەرەن لە ئەستێرەکان بۆیان دیاری کرایە لە بین اتفاقی وەلو کە بازار ئازادە بەڕسمی ئەمە سعری ڕسمیمان نییە لەسەر ئوتێلەکەی چاودێری لەسەر هەیە بەڵام چاودێری هەیە ئەوەش نییە بتوانن بە کەیفی خۆیان بازار ئازادە و بە کەیفی خۆیان سعرەوە بکەن نەخێنە لزنەی بەدووە داچوون هەیە لزنەی پشکنین هەیە لزنەی پۆڵین هەیە کە لە بەرەوبەتی گەشتی گوزاری هەولێر دەرسی و ئێمەش ئەندامین تێدا ئەو لزانە بەدووە داچوون دەکەن لە هەمان کاتە هێڵی گەرم هەیە لە هەموو ڕسێپشن و پرزگەکان ئەگەر هەر سەرپێچیەکە بوو چه هاو نیشتیمانی خۆمان بوو چه گەشتیارە بوو دەتوانی پەیوەندی بکە دەم و دەست تیمەکانمان ئامادە دەبێ لێ پێچینەوە دەکرێتن لە کێشەکان جا باسی ئەوەت کرد کە شکر کە باسی نرخمان کرد بەراورد لەگەڵ وڵاتانی ناوچەکە زۆر نرخەکەی باشتر و نزمترن بەڵکی کەسێکی سە بڵە خۆ هەمان ئەو خزمەت گوزاریان بوونەکە لە ئەستەمبول پێشکەش دەکرێن لێرە پێشکەش نەکرد لە هۆتێلانە مەبەستم ئەوەیە ئەگەر بەراوردی ئەوەش بکەین ئەو خزمەت گوزارێنە کە پێشکەش دەکرێن بۆ گەشتیاران بەراورد لەگەڵ تورکیا بوونەوەە ئێمە بەڕاستی کەمی کادیری گەشتیاریمان هەیە ئەوانەی کە لە مستەوایەکن باشن تەمەشا بکەی 4 ئەستێر و 5 ئەستێرەکان 160یان لەوانەیە زیاتر بێگانەنە خۆمانی خەڵکی خۆمانە نییە کادری خۆمانە نییە بۆیە ئێمە ئێستا لە ئەوەی داینەکە لەگە بەڕێوەبەتی گەشت و گوزار و لەگەر گەشت و گوزار ناسان ئەو کارمەندانەی ئەو قوتابیانەی دەرچووی گەشت و گوزارن بتوانین لەو شوێنانە جیان بکەن بۆ ئەوی بتوانن ئاستی خزمەت گوزارێکە بەرزشکروڵە ئەو قسەیە زۆر لە مێژە دەبیستی بەڕاست ساڵێکە ئەوانی کە دەرچوین ئەو بەشانان بخرێنە ئەو شوێنانە خراونەتە شوێن ئەوانە دەرفەتیان پێ دەدرێت ئەساسان کار دەرچووی تازەن بێن دەست بەکاربن لەو شوێنانە ئەگەر ناچی ئەمن یەک گلەی لە ڕێی کەناڵەکەتانەوە لەو گەنجە برا گەنجانە دەکەم خەتە لە ئەوانیشە کەس جەنابمە باش دەزانن کەسێک کە خیبرەی نەبی یەکسەر ناتوانانی بیکەی پەیدا بکاتن بۆ دەبی بێتن کار بکاتن لە نقطەی یەکەم ڕاکە دەست پێ کاتن لە ڕسێپشنە تاوەکو دەگاتە کارژێڕی دەبتە مدیر عام دەبی خیبرەی هەبی ئیمە کێشەکەمان ئەوەیە هەموو عەز دەکەن لەسەر کورسی و مێژەکە ڕاستە شادەیە سەرسەرم سەرچاوم بەڵام دەبی شارەزایی زیاتر خودت پێ کارەکەشت هەبیتن ئیداریەن نەوەکە میهنیێنش نەوەکە ینی ئەوان دەبی لێکی بکەنەوە لەبەرەوەی مەسەن ئیمە وازانی ئەگەر شادەی هەبوو دەبی لە ئیدارەی دابنیشی ناچی خزمەت بکە ناچی لە ڕسێپشنەک بیتن ناچی لە ڕێستوران هەبووە ئەوانی ئەگەدەر من هەبووە کە کەسی وا ڕازی ئێمە بڕیارێک کە لە کابینەی نۆ دەرچوو 175 کارمەندانی ئەو شوێنە گەشتیارانە دەبی ناوخۆ و خۆمانی بن تاوەکو ئێستا زۆربەی زۆری شوێنەکان هاتیە دەرە کاکە ئەوە تەلەفۆنی من ئیعلام بکەن هەر کەسێکی کارمەندی خۆمانە دێ ئەمە وەری دەگرین بەڵام بەداخەوە 100 ئیستیجابەی هەیە باش یعنی ئەوەش کێشەشی لۆ دروستکردینە لەبەرەوەی کە نەتوانێت ئەوانەی خۆمان لەو شوێنانە گەلێک سپاس کاک شکر عەزیز جێگرێ سەرۆکی کۆمەڵایەوە میوانخانە و خانەنگەهان سپاس بۆ ئامادەبوونەوە ماندوو نەبن